چەند حالەتمان هەیە؟ ئێستا دوو حالەتمان هەیە لێرە. گەنجن؟ گەنج بەڵێ زۆر گەنج. ئێستاوە حەوزی شکاوە؟ حەوزی شکا ئێریشکە سیارەکە شکامە ماتۆرمە لایتی پێوە نەبوو سەریعداهاتین ئەویش کە نەیزانی بوو ئێمە ناوجادەن یەکسەر بایدا بووە. لایتت نەبوو. هیچ ڕۆژێک نییە بەبێ ڕووداوی ماتۆرسکیل ئێمە بەڕێ بکەین مردنیشی تێدا هەیە و سەقەتبوونی بەردەوامیشی تێدا هەیە بەداخل. باشترە. بڕمادۆرمە دەزای بەسەین دەکڕی هەرپێ ئەمەش نابێنین بە دەفتەرێک بە 80 وەرەقەی بە 90 وەرەقەی ئەو ماتۆڕی دەکڕی بەزەوە بە 500,000 کابرا بچی 250,000 بەس بیکاتە ڕقم داوا لە حکومەت دەکەم تاجیرەکان نێلن ئەو زۆزانە بێ بۆ حەز دەکەی بمنی ئەو پڕە ناوەڵە بەخۆ مەزار قسەی دەکەم. لەم شوێنە زیاتر لە 3,000 ماتۆرسکیل دەستی بەسەردا گیراوە. دەبی ماتۆرسکیل تۆمار بەڕاستی هاوڵاتیان گلەی و گازاندەیەکی زۆریان لە دەنگ بەرزی ماتۆڕەکان هەیە بۆیە ئەم بڕیارە دەرچووە وە جێبەجێش دەکەن. وەزارەتی ناوەخۆ 6 مانگی مۆڵەت داوە بە شۆفێران تا تابلۆ و مۆڵەتی لێخوڕینی ماتۆرسکیل دەربهێنن. لە نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاوای هەولێرم کارەساتی گەورە لەسەر لێخوڕینی ماتۆرسکیل و ڕووداوەکانی ماتۆرسکیل لێرە تۆمار کراوە لە ماوەی 7 ڕۆژ 68 ڕوودا و واتە ڕۆژانە زیاتر لە 15 ڕووداوی یاچۆی ماتۆرسکیل ڕوویداوە بەشێکی کەم ئەندام بووە دەستی لە دەستداوە بەشێکی ئەندامانی جەستەی لە دەستداوە ڕووداوەکان مەترسیدارن بزانم لەم نەخۆشخانەیە چ باسە. کاک سەیفەدین تۆک و یاردەدەری بەڕێوەبەر ڕۆژانە و حاڵێتی ڕووداوی هاتوو چۆی ماتۆرسکیل بەتەئکید ڕۆژانە ڕووداوی ئێستا بۆ نمونە ئەمە لە بەشی شکان فەرموو ئێستا بە چاوی خۆتان دەبینین ئێستا چەند حالەتمان هەیە؟ ئێستا دوو حالەتمان هەیە لێرە. دوو حالەت بەڵێ باش ئەوە یەکێکیان گەنجن؟ گەنج بەڵێ زۆر گەنج. باشە سڵاوی خواتان لێبێ ماندوو نەبن چۆنی ماندوو نەبی؟ سەلامەتیە ئیشاڵڵە. ڕووداوی ماتۆرسکیل وەلێ لە هەولێر؟ لە قەزای خەوا قەزای خەبات سەلامەتیە ئیشاڵڵە. تۆ پێشتر ماتۆرسکیل لێ دەخۆڕی چەند ساڵ دەبی؟ ساڵێک دەبی تەقریب ساڵێک هەر بۆ خۆشیت لێ دەخۆڕیان بۆ کەسابەتی؟ بۆ هەردووچی. بۆ هەردووچی. ڕووداوەکە چۆن دەتوانی بۆمان باس بکەی؟ دەی شەو داهاتین سیارەکەش کە ئەمە ماتۆرمە لایتی پێوە نەبوو سەریعداهاتین ئەویش کە نەیزانی بوو ئێمە ناوجادەن یەکسەر بایدا بووە لە بادانەوەی ئەمەش خۆمان پێڕانە گیرا خۆمان لێدا. لایتت نەبوو؟ لۆ لایتت نەبوو؟ لایت پارەی زۆر نامێ تۆ سەرپێچ بوو یان ئەو سەرپێچی؟ وەڵا ئەمە بوو خۆتان بوو باشە دۆخی تەندروستی چۆن هاتوو؟ بەس ڕانم دێشیت ڕانت دێشی باشە پێشتر بە پێی ڕێنمایەکانی هاتوو چۆ ماتۆڕ لێ دەخوڕی یان سەرکێشیت دەکرد؟ وەڵای سەرکێشیم دەکرد دەکرد. ئێستا لە ئازاردای وانە و کەس و کاریشت لەگەڵن ئەوانش ماندوونە بە تۆ لەوانەیە زۆر گەنجی وەکو تو هەبی فشەی بەوە بێ بێ بڵێ کاکە لەسرە خۆت کایە خۆت بپارێزە تۆ چیان پێ دەڵێ ئێستا لەو دۆخەدای بەو واز بینم واز بین ئەوەی ئەمە دیتم کەس نەیدیتیە لە هەموو شتە گرنگتر ژیان و تەندروستی خۆت پەشیمانی ئێستا زۆر. تۆ چی ئەو نەخۆشەی؟ ئەوە برای مامە براکە کە ڕووداوەکە بوو پەیوەندی بە تۆ کرد. ئەرە وەڵام لەسەر ئیش بووم میدی تەلەفۆنی لۆ کردم چکە گەرمە گەرمەش بووە ئاگای لە خۆی بوو ینی هەستی بە ئازارەکەی نەکرد بوو ئیدی ئەو بوو تەلەفۆنی لۆ کردم گوتی تووشی دامی بماوت نەچێن دەرگوتی لە فلان شوێنی
وتم دباشە گوت چەکە ینی ئاگای لە خۆی و تاوا لە قسەکردن گوتی ئەو ئیسحاب دێتە دومان دەمانینا تەواری خۆمانی خەبات لە قەزای خەبات باشە ئیدی ئەمش چوومایان دەرێ دای ئەو بوو چ دیارە بینی لەوێت چ بینی نا چما ئەوەی یەکسەر چکە ئیسحاب بەتەوادا ئەم دین چما تەواری خۆمان لای خۆمان دی ئەوە بوو تەلەفۆنی کرد گوتی ئیسحاب نەگەیشتە گوت سیارەک ئەمەی بردیە وا دەمان باتە هەولێرە ئیدی ئەو بووین هاتنە هەولێرێک هاتین ئەنی وەزاکەی ئیوەی نەبوو کە لە تەلەفۆنی قسەی ئێستاوە حەوزی شکاوە حەوزی شکای ئێرە شکای پێیەکانی بریندارە دەموچاوی بریندار وەڵاهی زۆر تاقەلوشتی هەیە قەلبی زۆر زۆر وێران بووە سێ ڕۆژە لێرە سێ ڕۆژە ئەو ڕۆژ چارەم ڕۆژە لەگە سێ شەوانێرە بوو باش بە خۆت ماتۆر لێ دەخۆڕی ئەمن ماتۆر لێ ناخۆ پێشتر لێ نەدەخۆڕ حەزم لە شتان چ دەڵی تۆ بە ماتۆرسکی لە کاوانە ڕقەمیان هەیە نەمەوڵەتیان بە قورئان ئەوانەی لۆ کاسی بەکاردێن ئەگەر یعنی ها مەڵەت یعنی مەڵۆ تشتیان هەبێەوە لۆ کاسبی خۆیان بەکاردن قەینە بەس وەڵاهی زۆر نەسیحەتیشم دەکردوم کاکەواز لە ماتۆڕ شتێک بینم تووشی ڕووداوەش دەبی ینی هەر جارێک فەرمەوە گەنجەوە پاڵ 16 ساڵە ئەو عەوزی شکایەت تووشی عەمەلیاتێکی گەورە دەبی پلاتینەوە ئەوە هەتا ینی خۆشی لێ نابینیتن جەگەر ینی داواکارم لە هەموو کە گەنجەکی دوورکەونە لەو شتانە. 68 حالەتی ڕووداوی هاتوچۆ لە ماتۆرسکیل لە ماوەی 7 ڕۆژدا بەڕاستی جێگای پرسیارە هەر هەمویان لێرە چارەسەریان وەرگرتووە. بەڵێ ئەو 68 کەسە بە دڵنیایە لێرە چارەسەریان وەرگرتیان. مردنی تێدا بوویان؟ مردنیش تێدا هەبووە بەڵێ. 1 2 3 دوو دانیان مردنی تێدا هەبووە. لە ماوەی 7 ڕۆژی ڕابوو. لە ماوەی 7 ڕۆژی بەڵێ. لە جەژن و بۆنەیەکی بەڵێ لە 30 مانگ هەتاوەکو 6 مانگ یعنی تقریبا بالضبط دەکا هەفتە. باشە ینی نەخۆشەکان چۆن بووە ڕووداوەکان چۆن بووە؟ بەخوای کامەران ئەوانەی بەداخەوە ڕووداوی هاتوچۆ کە دەکرێتە دوو بەش ڕووداوی ئۆتۆمۆبیل و سیارە گەورەکان لەگەڵ ڕووداوی ماتۆرسکیل دائیمەن ڕووداوی ماتۆرسکیل ئەوانەی کە دێنە نەخۆشخانە ترسناکترن لەوانیت کە لەبەرچێ لەبەرەوەی کڵاوی سەلامەتی نابەستن دەست و قاچیان کەلوپارەکانی پارێزراو نییە زۆربیان گەنجن زۆربیان زۆر بە سرعەت داژۆن لەبەر هەندێ تقریبا نزیکیان 30 کەسیان لەو 7 زەربە بە سەریان کەتیە نزیکەی 25یان زۆرێک لە زۆرەکانی شکانی دەست و قاچ و ئەوانیان هەبووە لەو 6 کەسەی 15 کەسیان ئەمەلیاتی لەبۆ کرایە ئەمەلیاتی شکانی قاچی دەستی سەری پشتی دەگەنە مەرحەلەیەوەی کەم ئەندام بن؟ بەڵێ هەبووە بەڵێ هەبووە زۆر جاران دەبیتە شکان بە شێوەیەکی زۆر خراپ فقراتی دەشێتن بڕبڕەکانی پشتی دەشێت و دەبتە هۆی برینداربوونی دڕکەپەتک و شەلەلبوونی قاچەکانی تۆ وەکو دکتۆرێک بەڕێوەبەری ئەم نەخۆشخانەیە ئامارتان لەبەر دەستدایە ئەو ئامارە زۆر گرنگە دەستخۆشیتان لێ دەکەم پێتان وایە قۆناک گەیشتۆتە ئەوەی کە زەنگێکی مەترسیدار هەیە دەبێ لێخوڕینی ماتۆرسکی دەبێ پێداچنەوەی جدی لەسەر بکرێت؟ بە ئەکیدی ئەگەر بێت و ئامارێکی دروست لە ماوەی 10 ساڵی ڕابردوو مقارنە بکەی لەگەر ئێستا دەتوانم برێم سەدقات بووە ڕووداوەکانی ماتۆرسکی ئەوەی جێی دەستخۆشی بوو لە گەدانیانی کامیرەی پوینت ڕووداوی سیارە زۆر کەم بوو ینی ئەمە سەرمانجی 209 حالەتی ڕووداوی سیارەمان هەبووە کە مانگەکانی پێشی کامیرەی پوینت دابێرێ ساڵێک پێشێستا مانگانە 400 و سەرەوەی 400 بوو بەڵام ڕووداوی ماتۆر هەر لە زیادبووندایە ینی ئەوە نی بەس تایبەتی بە جەژن برین لە جەژن ئەو 6 حالەتەمان هەبووە لە مانجی سێ تقریبا 193 حالەتی ڕووداوی ماتۆرمان هەبووە. هاتوومەتە ناوەندی بازرگانی ماتۆرسکیلەکان لە هەولێر دەمەوێت بزانم ڕاو سەرنجی ئەو کاسبکارانە سەبارەت بە بڕیارەکەی وەزارەتی ناوەخۆ چییە؟ مامکەمان تۆ چەند ساڵ دەبێ و کارە نەمێژە لێرەمە نەمێژە کاری ماتۆر سکیری دەکەم بەخۆم پاسکە چی بووم بەس ئێستا هاتیمە ئیشی ماتۆر باشە
ئاگاداری بڕیاری وەزارەتی ناوەخۆ وڵی بەحسا کرد مۆزاع شتەشم جێلێ بوو باشە چی لێ تێگەیشتی لە یاساکە یان یاساکەی کۆی زانی کووە ئێستا موبایل هەیە بازە کەس بەوای چەند ناشرین کردیا بازە کەس ئەوی ناشرین کردیا لەسەر زادی لە یەک تایی داژیان دەست شتێکی ناشتە سەڵاتێکی ناشرین دەکات ئەجەوە لە چینی فەقیرەکەی ئەوەی کابرا کاسبە پۆلیسە سکورتیە لەوی شتێکدایە کابرا چامەرغا بێرە با ڕاست دەکەم مروداری بە تایبەتی ئەوانە بگری باشە سەبارەت بە پرۆژەکە ینی پرۆژەی حکومەت دەرێ لەمە دووە چۆن ئۆتۆمبیل کەسێک کە ئۆتۆمبیل داژۆ دەبی مۆڵەتی هەبێ دەبێ ئەوەی ماتۆڕش داژۆ مۆڵەت وەربگرێت بۆ بڕیارەکەت چۆنە ئەوە زانی شتێکی زۆر باشە بەس زانی مەوزوعەکەتیە کابرا دێ ماتۆڕی دەکڕی بە 6 وەرەقەی هەتا 2 مانجیش پێ دەکرێت دەفرۆشتەوە کابرا کەس ناکاتە ڕقم باش ئەم باسی مۆڵەت دەکەم مۆڵەتی لێ خوڕی ئیجازە زەرورە هەبیان نەبی زەرورە زەرورە لەگەری یان ئام لەگەر سەبارەت هەموو کەس لە سارە هەموو شتێکی ئیجازە هەبی سەبارەت بە ڕقم باشە سەبارەت بە ڕقم بەڕقم ئێستا دەڵێ بۆ هەر پستنەک 250,000 زۆرە هەر زۆر زۆرە زۆرە بەێ لەبەر زۆرە خەرەبەر زۆر بەخۆی قانونی پستنەکە کو دەبی یەک پسم بە 250,000 زۆرە ئارێوە زۆرە چەند پێش نیاز دەکەن وەڵی نازم حکومت بخۆی ئەوەی خۆی لەبەردەستی من نازم بۆ نمونە زۆربەی ئەو ماتۆڕانەی لە کوردستان بە ڕسومات و شتی کابرا بە هەمووی 200,000 150,000 چی بەسە کاکە سڵاوتان لێ بێت بە خێراتی کا کامەران باشی بەخێرتان بەخێرا لەمێش ئەو کارە دەکەیت تۆ کاری ماتۆرسکیت باشە ئاگاداری بڕیارەکەی وەزارەتی ناوەخۆ سەبارەت بە ڕێخستنەوەی کاری ماتۆرسکی بەڵێ وەڵاهی بڕیارەکە درایە لە کەناڵی جێم لێ ڕاگرتیە و زانیتم بەڕاستی بەس وەکو خینەوە بەدەق ڕسمی نەمخیندیتەوە نازانم لە سێزدەی دوو بڕیار دەرچووە هەر ماتۆرسکی لێت تابلۆی نەبێ هەر شۆفێرێکی ماتۆرسکی مۆڵەتی نەبێ لی قبول ناکرێت لەسەر شەقام هاتوو چۆ بکە باشە یان خراپە و بڕیار بڕیارەکە بەگشتی باشە بەڕاستی هەر بڕیارەکە حکوومەت دەردەکاتن و قانون دەردەکاتن لە بەرژۆندی خەڵکی فەقیر و گشتیە بەڕاستی بەڵام دەبی ڕەچاوی باش و خراپ و چینی مامناوەند و چینی فەقیر و دەوڵەمەند بکرێت یعنی دەکرێتن ئێستا ئەمنیش لەگە بڕیاری داما مانتۆڕێک لە جادێ دەڕواتن شەقامی شێواندیە ساقی سیارەکانی حاز دەکاتن بەبێ چاملغە بەبێ لایتە بەبێ هۆڕنە بەبێ هیچ دەکا یان گەمەی بە مانتۆڕەکە دەکا پێشی برن دەکاتن دەبیتە کێشە لە بۆ بەرامبەری لە بۆ کەسی تکە و لەگەڵ سەرکێشینی نەخێر باشە بینە سەر زیانەکانی ئەو بڕیارە بۆ ئێوە بەڵێ ئەتۆ پێش ئەوەی گفتوگۆ بکەین گوتت کاکە زیاتر لە 100,000 ماتۆرسکی لەیە بەڵێ بەڕێزانم دەمەوێت هەندێک قسە هەیە لە ناخی ئەوانەیە ئێستا دەیان ماتۆرسکی ئەوانەی کە کڕیارن بەڕاستی ناتوانن ئەو بابەتە دەرببڕن بەڵام کاوەندەی من قسەم لەگەڵیان کرد دەڵێ کاکە زیاتر لە 100,000 ماتۆرسکی لێ داخلی نێو هەرێمی کوردستان بووە لەو 100,000 ماتۆرسکیلە بەشێکی زۆر کەمی ئەگەر مەنەفێسی هەبی بەشی هەرە زۆریان بە قاچاق هاتووە ئێستاش کە حکوومەت بڕیاری داوە لە باوەی 6 مانگ تابلۆ بدرێت بەو ماتۆرسکیلیانە لەبەرەوەی بەڕسمی نهاتوون ئەو ماتۆرسکیلانە بیانەوێ و نایانەوێت دەستی بەسەردا دەگیرێت کەوایەوە زەرەر دەکەن بەڵێ تەبعەن ئەمە زەرەر دەکەین کاک کامەرانە ئەمن دەپرسم 100,000 مانتۆر هەیە بێمەنەفێست باشە 100,000 مانتۆر ئەگەر هەردانەی سێ وەرەقە وەربگیرێ بە ڕسمیات ڕقم بکرێ بە ناوت بکرێ وەکو سیارە لە جادەی مخالفەی بکەیت تۆمار بکرێتن غەرامە لەسەرت دەکاتە نزیکەی 3 ملیۆن دلار زیاتر ئایا ئەو 3 ملیۆن دلارە بچیتە کوورەی ئاسنی باشتریان بگەڕێتەوە خەزێنێ حکوومەتی لە بۆ حکوومەتی بیتن و خەڵکەکەش گلەی نەکاتن و خەڵکیش گلەی لە حکوومەتی زۆر باشە کەوایە تۆ دەڵێ ئەو ماتۆرسکیلانەی کە لە نێو هەرێمی کوردستانن ئێستا هاتوون بە شێوەی نایاسایی پێویستە تابلۆیان پێ بدەن بەڵێ پێویستە بەڵێ ئێستا ئەو مانتۆڕانە هەیە کە لە داخلی هەرێمی کوردستان هەیە بەڕاستی دەمانێت ئەوانەی مەنەفێستیان نییە باسی مەنەفێستی یەک وەرەقە و دوو وەرەقە و پێنج وەرەقە و گومرگ و ئەو شتانەمان لە بۆ نەکرێتن بەڕسمی ئەوەی هەیە بچیتن ڕقم بکاتن باشە ڕقەمی پێ بدرێتن هیچ کێشە نەبی لەمە و دوا سنوورەکانتون بکرێتن و بە قانونی داخل بکرێت ڕقەمەکان لە قرارەکی 2012 ئەوە شمولی نەدەکردوە بزانم ئێستا نازام شمول دەکەیان نەکە ئەوە حزمی 50 سیسیە لە هەموو دنیای ڕقەمی پێ نادرێت لە هەموو دنیا 50 سیسی گچکەیە زۆر حسابی پایسکی بەڵێ ئەوە چل دەڕواتن
ئەو ماتۆرە چل دەڕوا لە بۆ کەسێکی فەقیرە لۆ کەسەکی نییە سەرکێشی پێ بکە ئیشە خراپ پێ بکە لۆ کەسەکە توانای ڕۆیشتنی نییە ئیشەکی نزیکی هەیە دەچی و دەگەڕێتەوە لە بۆی ئیشی سیارەکی دەکا بەڕاستی لە بۆ چینی فەقیرە فەرقیە لەگەر ماتۆرەکی لە جادەی دەڕوا هیچی نییە. تۆ لێرە کڕین و فرۆشتن بە ماتۆر بەێ ماتۆری خراپەیە لە کوردستان بەێ نا باشی تێدا و خراپیش تێدایە زۆری باشیان کەمی خراپ نا ئێستا زۆری بوویتە خراپ ئەویش دەگەڕێتەوە لۆ چێ داوا لە حکوومەت دەکەم تاجیرەکان نهێلن ئەو زۆزانە بێ چکە ئەمن و ئەتوو ئەو فەقیر و فەقەرات ئەو زۆزانەی پێ ناکڕێ ئاگەر بە جوملە نینن لە سێتەرەکان ئاودی نەکەن ئەوان نەی نەژۆرێ ئەوانش کەس بەدەستی نابێ پارچە دێ نەخێر بە لۆری دێ بە شەحن دێ بە کامل ماتۆڕەکە دێ بە پارچە دێ و بە کاملیش دێ هیچ نەدرێ ئەتو دەڵێ زۆربەی ئەو ماتۆڕانەی کە لە کوردستان کوالیتیان هەیە یان نییە هەموو بە کوالێتی زۆر باش تێدا ماتۆر تێدا تا حەف دەفتەر دەڵێم زۆرینە نا زۆرینە ئێرانیە ئێستا ئێرانیەکان ئەو پڕپڕی ئێرانی و لەگە بەدحەندێک بەدعەیە حەز دەکەی بمنی ئەو پڕ ناوەڵە بەخۆ مەزار قسەی دەکەم هەزار قسەی دەکەم پێیزعاز دەبم ئیسە چکە ماتۆریش ئەدەب و ئەخلاقی لاژشتی ئەوە ئیشیمەی ئاسان کردێ لەو بازاڕی لەو قەلە بارغیەی دەبی ئەمەش هاوکاری حکوومەت بی هاوکاری خەڵک بین ئەگەر وە نەکەین کەواتە هیچمان لەگەر ڕێخستنەوەی لەگەر ڕێخستنەوەی مەبەڵام بە شەرتێک تەڕویشی پێکەوە نستێنن مرور دەبینین بە زەقە زەقی چاوان تەعدا لە خەڵکی زۆر دەکات پیاوی کاسب دیارە ئەوەی سندوقش پێوە مامە حاجێک دەگری سێتایەک لۆ کاسیبێکی کڕێتی باوانە نەگری ئەوانەی بەناو مەتیخاندا لە زەڕە زەڕی دەکەن ئەوان بگرن ئەوەی بێگێت ئەوەی سپۆرتی تێخستێ بە ئەوان هەنکە ئەوە دەستت قەپات کە دەنجی نییە. پۆلیسی هاتوچۆ ئەم ماتۆرە و سەدان ماتۆڕی دیکە کە لێرە نرخی هەر یەکێک لەو ماتۆر سکیلانە لە 2000 دۆلاری ئەمریکی زیاترە هەیە وەکو ئەوە دەفتەرێک نزیک دەفتەرێک و هەشە بە 50 وەرەقە 5,000 هەیە بە 2000 هەمووی گران بەهان ئەرێ کاکەوە گوناح نییە هەموو ماتۆر سکیلانە بستێندرێ چێ زەرەر دەکا هاوڵاتی زەرەر دەکا و حکوومەتیش زەرەر دەکا وەزارتی ناخۆچکەوە مڵکی گشتیە پارەیە وڵاتەیە دەستێندرێت باشە چارەسەر چییە؟ بە 500,000 دینار تۆ تابلۆیەکی حکوومەت وەردەگری بە کەیفی خۆل لە نێو هەرێمی کوردستان هاتوچۆی پێ دەکەیت و دەتوانی بیبەیتە دەرەوەی وڵات بۆچی دەست بە مامەڵە ناکەیت؟ یعنی من تکا دەکەم لە شۆفێرانی ماتۆرسکی لە نێو هەرێمی کوردستان تکایە دەست بە مامەڵەی خۆتان بکەن مۆڵەت دەربێنن و تابلۆش وەربگرن لە بەرامبەر ئەو بڕەپارەکەمە و مەکەن ماتۆڕەکانتان لێرە دەستی بەسەردا بژیرێ دواتر بە 100 دەست ماسکردنی ئەم بەرپرس و ئەو بەرپرسیش زۆر زەحمەتە چاوپۆشی لە جێبەجێکردنی یاسا بکرێت. جەنابی ڕائیت لێرە بە سەدان ماتۆرسکیل دەبینم هەندێکیان گرانبەهان هەندێکیان تا ڕادەیە ینی گران بەهانین پێم بڵێ ژمارە ئەو ماتۆرسکیلانە چەند دەبێ و چەند دەبێ ئەو ماتۆڕانە لێرن؟ بەڵێ کاک کامەران بە نزیکەی 3326 ماتۆڕە کە لەم گەرازە دەستی بە سەداگیراوە ئەمانە نزیکەی بۆ ماوەی ساڵێکە ئەکە دەستی بە سەداگیراوە ماتۆرسکیلان ساڵێکە لێرێ بڵێ زەڕورە بزانین تەمەەن ئەوە پۆلیسی هاتوچۆ لایەنە پەیوەندیدارەکان دەستی بەسەرداگرتووە بەس دە سنووری پارێزگای هەولێر بەڵێ ئەمانە بە سنووری پارێزگای هەولێر بەس دەسووری باشە هۆکاری دەژیرکردنیان چییە دەست بەسەرداگرتنی ئەو ماتۆرسکیلانە چیە؟ هۆکارەکانیان کا کامەران جۆرا و جۆرن دەبی ئەو ماتۆرسکیلانە کە لە شەقام ڕێدەکەن مخالفەیەکیان کردووە بۆیە دەستی بەسەردا دەگیری مخالفەکە بۆ نمونە لە گلۆبی سوڕان ناوەستن زۆربەی ماتۆرسکیلەکان لە گلۆبی سوڕان ناوەستن و دەڕۆن ڕێنمایات چۆن ناکەن نەخێ ئەو کاتێککە لە گلۆب سۆر ڕادەکەن و ئێمە دەستیان بەسەداگیرین دەبینین کە ماتۆرسکیلەکە بێت تابلۆ بێ ئیجازەشە بێ مۆڵەتشە
بۆیە ئێمە دەستی بەسەردا دەگرین و ماتۆڕەکەیان پێ نادەینەوە. باشە دوو سەرپێچی هەیە لە شۆفێر و لە ماتۆرسکیل. ماتۆرسکیلەکە بێ ژمارەیە؟ بەڵێ ژمارەی نییە؟ ژمارەی نییە. ئەوەی تریشکە شۆفێرەکە مۆڵەتی نییە. لە هەردوو حالەت ئێوە ئیجرعات دەکەن یان لە یەک حالەت ئیجرعات دەکەن؟ ئێمە کاکامەران دەبی ماتۆرسکیل تۆماربی بە هیچ شێوازێک ئەگە تۆمار نەبیتن ئەوە پێیان نادەین و ئیجبارە کە دەبی تۆماربی ماتۆرسکیلەکە. تۆماربی بڵێ ئەو دواتر مۆڵەتی ماتۆرسکیلەکەش دەبی دەربین. باشە ماتۆرسکیلەکەیە گرانبەهایە ماتۆرسکیلەکەیە گرانبەهانیە ینی بە دوو وەرەقە بە سێ وەرەقەیە هەمان مامەڵی لەگەڵدا دەکرێن چاوپۆشی لە گرانبەهاکان نانە چاوپۆشی نییە مادەم مخالەفەی هاتچۆی کردێت چاوپۆشی نییە گرانبەهابی و ئەوەکەیدی کە هەرزانیش دەگەڕێندرێتەوە یان ناچاری دەکەن مامەڵە بکاتن ناچار دەکرێت مامەڵە بکە کامەرە بە خۆشحاڵەوە یعنی وەزارەتی ناوخۆ زۆر لە خەمی ئەو کێشەیە هاتچۆیە کە بەڕاستی کێشەیە دەبێت چارەسەرێکی بمبڕی بۆ ببیندرێتەوە بۆی بەبەردەوامی بەدواداچون دەکرێت بەو ئاخیرە ڕێنماییمان بۆ دەرچۆ بۆ وەزارەتی ناوخۆ ڕێنمایەکە دەرچواندووە کە دەبێت ماتۆرسکیلەکان ئەوانەیە کە لە دلیڤەری و ئەوانەنا دەبی تۆمار بکرێت. ئێستا مۆڵەتەکە هەیە بەڵام لە هەمان کاتیشدا دەست بە سەرداگرتنی ماتۆرسکیلیش هەیە باشە ئەمە چۆن دەبیتن خۆی کاری ماتۆڕ و دیاریدەی ماتۆر لە کوردستان بەگشتی و لە شاری هەولێریش بە تایبەتی ئێستا بۆتە شتێکی بێزارکەر هەم لە ڕووی سیستەمی هاتوچۆ و لێخڕینەوە هەم بێزارکردنی هاوڵاتیان هەم سەرپێچێکی زۆریشی پێدەکرێت لە ڕووی یاسایی و ئەوە یاسایی نیە وەزارەتی ناوخۆ لە هەوڵی ئەوەدایە بابەتی ماتۆر بە یاسایی بکات و لە ڕووی یاساوە ڕێکی بخاتەوە ئەمەش بە شێوازی هەنگاو بە هەنگاو دەبێت لە هەنگاوی یەکەمدا کە تا ئێستا هاوڵاتیان گلەی و گازاندەی ئەوەیان هەبوو ماتۆر تابلۆی پێ نادرێت و تۆمار ناکرێت لە ئێستادا ئەمە ڕێگای بۆ کراوەتەوە ماتۆڕەکان تۆمار دەکرێن ئەگەر بە شێوازێکی فەرمی هاتبوونە هەرێمی کوردستان لە هەنگاوی دووە شێوازێکی فەرمی بەفەرمی بڵێ یان ئەگەر نافەرمی بی نەخێر تۆمار ناکرێت لە حاڵەتی دووەمیاندا ئەوەی ئێستا لە شەقامەکاندا بەرچاو دەکرێت ڕێژەیەکی زۆری ئەو ماتۆڕانن کە کاری دیلیڤەری گواستنەوەی خواردن لە خواردنگەکان بۆ ماڵان دەکەن چەند کۆمپانیایەکن ئەم کارە دەکەن ئەوانە ئێمە لەوان ڕادەستی پێ دەکەین دەبێت سەرەتا لەوان ڕادەستی پێ بکەین و لە هەنگاوی دواتریشدا ئەو ماتۆڕانەی کە هاوڵاتی بەکاری دێنێت بۆ کاری تایبەتی خۆی ئێستا 4 مانگی ماوە بڵێن 4 مانگی ماوە پاش ئەو 4 مانگە چی ئیجرات دەکرێت بەپێ یاسا بەپێی ئەم ڕێنماییەی کە لە وەزارەتی ناوخۆ دەرچووە هەموو کۆمپانیەکان ئاگادار کراونەتەوە کە کاری دیلیڤەری و گواستنەوە دەکەن دەبێت لە ماوەی 6 مانگدا هەموو ئەو ماتۆڕانەی کە ئەوان بەکاری دەهێنن دەبێت تۆمار کرابن تابلۆیان هەبێەوە لە هەمان کاتیشدا شوفێرەکە دەبێت مۆڵەتی لێخڕینی ماتۆری هەبێت و دوای ئەو 6 مانگە هەر کۆمپانیایەک ئامادە بێت ماتۆڕێکی بێت تابلۆ تۆمار نەکرا و کار پێ بکات کۆمپانیاکەش سزا دەدرێت ینی هەم ماتۆڕەکە دەستی بەسەردا دەگیرێ هەم کۆمپانیاکەش سزای دارایی دەدرێت مۆڵەت دەدەن بە چ ماتۆڕێک هەندێک کارەباییە هەندێک پستۆنی کەمە هەندێک دەڵێ کاکە 250,000 زۆرە بۆ یەک پستۆن خۆی بزانە ئەمە ئەو ڕێنماییەی کە دەرچووە و لە ڕووی دارایی و ئەو بڕەپارەی کە دەستنیشان کراوە ئەوە لەلایەن هاتوچۆوە نییە ئێمە تەنها بڕیارەکە جێبەجێ دەکەین بۆ پستۆنێکی ماتۆر 250,000 دانراوە و لە هەمان کاتدا ساڵی 5,000یش ژینگە و ڕێگاوبانی لێوەردەگیرێت وا بزانم نرخەکەی زۆر نییە کەسێک ئامادە بێت ماتۆڕێک ئێستا ئەو ماتۆڕانەی لێرە ئەمە دەیان بینین هەر هەمویان ماتۆری گرانبەهان هەمووی 2,000 و 3,000 تا 5,000 دۆلاریش دەڕوا کەسێک 50 وەرەقە بە ماتۆڕێک بدا بۆ ناچێت 250,000 بە تابلۆیەکەی بدا بۆی بە شێوازێکی یاسایی و بە شێوازێکی ڕێک و پێک لە شەقامەکاندا هاتوچۆی پێ بکات و ئەو کاتە هاتوچۆش دەستی بەسەر ماتۆڕەکەیدا ناگرێت.